ويوم يناديهم فيقول ماذا أجبتم المرسلين فعميت عليهم الأنباء يومئذ فهم لا يتساءلون. شيخ وليد إبراهيم عبدولكريم محمد عبدولی لە ساڵی 1940 لە گەڕەکی عەزیزیە لە شاری ڕوومادیەی سەربا پارێزگای ئەنبار لەدایک بووە. لە ساڵی 1944 بەهۆی نەخۆشیەوە هەردوو چاوەکانی لەدەستەدات و نابینا دەبێت. شێخ وەلید ئیبراهیم هەر لە منداڵیەوە باوکی دەینێرێتە پەیمانگای مۆسیقای نابینایان لە بەغداد. لە دوای ساڵێک مانەوەی لەو پەیمانگایە وەلید ئیبراهیم واز لە کاری مۆسیقا دێنێت و دەستەکە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز لەسەر دەستی کۆمەڵێک لە مامۆستای زانا وەک شێخ محەممەد عەواد و حاجی ئیبراهیم و خات و عەفیفە محەممەد سعید. لە تەمەنی 15 ساڵیدا کاتێک وەلید ئیبراهیم بەشداری پێشبڕکەیەک دەکات کە بۆ قورئان خوێنانی عێراقی سازکراوە بەهۆی دەنگخۆشیەوە ناوبانگ دەرەکات. لە تەمەنی 26 ساڵیدا و لە ساڵی 1967 وەلید ئیبراهیم بەتەنها دەچێتە وڵاتی کوێیت و لەوێ بۆ هەمیشەیی نیشتەجێ دەبێت. سەرەتا لە ماڵی پورزایەکی دەمێنێتەوە و لەوێ دەبێتە بانگبێژ لە یەکێک لە مزگەوتەکاندا. هەر لە کوێیت دەچێتە پەیمانگای پێشنوێژ و وتارخوێن، ئەو پەیمانگایەش با پلەی یەکەم تەواو دەکات. وەلید بۆ ماوەی 6 ساڵ لە خانەی قورئانی پیرۆزی ئەزهەر زانستی قورئان و ڕاوەکردنی قورئانی پیرۆزی خوێندووە. لە دوای چەند ساڵێک مانەوەی لە کوێیت گەشتێکەکە بۆ قاهیرە و لەوێ دەچێتە خزمەتی قورئان خوێنانی بەناوبانگی جیهان شێخ عەبدولباسط عەبدولسەمەد و شێخ محەممەد سدیق مەنشاوی و ئەوانیش هاندەرێکی باشی وەلید دەبن بۆ ئەوەی لە خزمەتی قورئانی پیرۆزدا بێت. شێخ وەلید ئیبراهیم شێوازێکی تایبەت بەخۆی هەبووە لە خوێندنەوەی قورئانی پیرۆزدا و لەسەر شێوازی عێراقی قورئانی خوێندووەتەوە. شێخ وەلید ئیبراهیم لە چەندین مزگەوتی کوێیت پێشنوێژ بووە و وەکو مامۆستا لە قوتابخانەی ئیسلامی ئافرەتانی ئێواران و قوتابخانەی معەتیەی ئەنساری لە کوێیت خزمەتێکی گەورەی کردووە. لە دوای جەنگی کوێیت هەر لە وڵاتە خانەنشین بووە تاوەکو پێش نەخۆشکەوتنیشی بەتایبەتی لە دەشەوی کۆتایی هەموو مانگێکی پیرۆزی ڕەمەزان لە مزگەوتی عەوزا بەشداری پەرستشەکانی کردووە. ئێستا کە دەنگۆی مردنی بڵاو بووەتەوە هێشتا زیندووە و تەمەنی 78 ساڵە و بەدەست نەخۆشیەوە دەناڵێنێت. قل أرأيتم إن